بەهۆی بێئاوی کەپرەکان دایخستێ و ئیهمالم کردیە. خاوەنی چەند شوێنێکی گەشتیاریە لە دۆڵی ئاکۆیان. ئێستا نیوە بە نیوەتوان 150 داخستایە. بێجان ئاکۆیی باس لە دۆخی ناوچە گەشتیاریەکانی هەوارگەی ئاکۆیان دەکات لە سنووری قەزای ڕواندز. ئەوە زادەیە زادەکە بڕوا کە دووزار میکسەرم هینە دووزار بە تەرەکتەرم هینە پڕم کردیتەوە. من وەکو خاوەن هەوارگەی گەلی ئاکۆیان 15 ساڵە زیاتر من لێرە کارەکەم. لە ڕابردوودا بەڕاستی ئاو باش بوو ینی وەک پێویست ئاو ئیسیفادەمان لێکرد بەڵام ئێستا هۆی سەرەکی کە گەشتیار ڕوو لە گەلی ئاکۆیان ناکە هەوارگەی گەلی ئاکۆیان ناکە هۆی سەرەکی ئاو بێ ئاویە بەڕاستی نەک کەپرەکانمان دایەخستیە بەڵکو نیوەی باخسەکان و شوێنە گەشتیاریەکان وشک بووینە لەبە بێ ئاوی. وێڕای کەم ئاوی و نەبوونی خزمەتگوزاری و خراپی ڕێگا سەرەکیەکان وای کردووە ئەو ناوچە گەشتیاریە نەبێتە جێگای دڵخوازی گەشتیاران. ئێرە سەیرانگەی گەلی ئاکۆیانی گەشتیاریە کە ساڵانی ڕابردوو ژمارەیەش زۆر لە گەشتیاران ڕووی تێدەکرد بەڵام ئەم ساڵ بەهۆی کێشەی کەمئاوی و گرفتی ڕێگاوبان گەشتیاران کەم سەردانی ئەم شوێنە دەکەن و ئێمە وەکو گەشتیار ئەمڕۆ هاتوونەتە گەلی ئاکۆیان بە مەبەستی بەسەربردننی چەند کاتێکی خۆش بەڵام ئەوەی تێبینیم کرد ئەمڕۆکە لەم شوێنە گەشتیاریە ئاو زۆر کەم بووە ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەوەیەوە وشکە ساڵی بەگشتی ڕووی لە دەڤەرەکەمان کردووە گرنگی زیاتر بەم شوێنە بدەن لەوەی بتوانن زیاتر سەرنجی گەشتیاران زیاتر لە بۆ خۆ ڕابکێشیتن هەم وەکو ڕێگاوبانەکە هەم وەکو ئەو شوێنێکەوە خەڵک لێ دانیشێت خزمەتگوزاری زیاتری لە بۆ دابین بکرێت واکەکەەوە گەشتیار زووتر ڕوو لەم شوێنانە بکەن. لە چەند ساڵی ڕابردوو ئێرانە زۆرترین گەشتیار سەردانی دەکرد بەڵام ئێستا بەداخەوە گەشتیارەکان ڕوو لە کەمی بووە و خەڵکەکەش ئەوەی کە دێت جاری دووەم سەردانی ئێرە ناکاتەوە ئەمەش لەبەر چەند هۆکارێکە لەبەر کەم ئاویە کە بەداخەوە شتێکی سروشتیە کە وشکە ساڵە لە هەموو جیهان ئاوکە کەم بوویتەوە ئەمە هۆکارێک و بەدەر لە هۆکاری ڕێگاوبانیش کە دەورێ سەرچێ بینێت کە دەگە تو ڕێگاوبانێکی لەبارەت نەبوو خەڵک ئامادە نیە سیارێک خۆی لەو شوێنانە بدات کە هەمووی چۆڵ و تاسەیە. لە چەند ساڵی ڕابردوو دۆڵی ئاکۆیان یەکێک لە سەرنجڕاکێشترین ناوچە گەشتیاریەکانی قەزای ڕواندز بوو نەک هەرگەشتیاری هەرێمی کوردستان بەڵکو ڕۆژانە چەندان کۆمپانیای گەشتیاری لە پارێزگاکانی ناوەڕاست و خوارووی عێراق گەشتیاریان دەهێنایە ئەو ناوچەیە ئێستا زۆربەی شوێنەکانی داخراوە. ئیسماعیل عوسمان کورسات نیوز ناوچە گەشتیاریەکانی قەزای ڕواندز.